بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد الصادق الوعد الأمين. اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم علمنا بما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما، وأرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه، واجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه، وأدخلنا برحمتك في عبادك الصالحين. بینەران بیسەرانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. زۆر خۆشحاڵم کەوا لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی موسڵمان ناسیدا بە خزمەتی ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست و لەو مانگە پیرۆزەدا شاد دەبمەوە. خۆشەویستان، لە ئەڵلقەی ئەمڕۆماندا باس لە صیفاتێکی تر لە صیفاتی مرۆڤی ئیماندار دەکەین. مرۆڤی مسلمان هەمیشە بە صیفاتی جوانەوە ناسراوە. صیفاتەکانی هەمیشە صیفاتی بەرز و پەسندن. یەک لە صیفاتانەی کە مرۆڤی مسلمان پێی ئەناسرێتەوە لە هەر شوێنێک بیتن بریتێ لە صیفاتی بەخشین. بەڵێ مرۆڤی مسلمان مرۆڤێکی دەستکراوەیە بۆ خەیر، بۆ چاکە، بۆ یارمەتیدانی هەژاران، بێنەوایان، بێپەنایان. هەمیشە دەستی کراوەیە و دەستی واڵایە. ئەم صیفاتە صیفاتێکە بۆیە مسلمان وایە، چونکە پێغەمبەرەکەی ئەو عەلەیهی الصەلاة وەسسەلام یعنی کەسێکی تا بڵێ بەخشەر، کەسێک تا بڵێ سەخی و بەتایبەتیش لە مانجی ڕەمەزاندا دەفەرمێتن ئەنەه کانە جەوادن وەکانە ئەجود ما فی ڕەمەضان. لە مانجی ڕەمەزاندا تا بڵێ پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسسەلام زۆری بەخشیوە، یعنی سەخی بووە. بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسسەلام وەک بای شەماڵ وا بووە. بۆیە خۆشەویستان، یعنی لەم صیفەتە بەرزەی پێغەمبەرەوە عەلەیهی الصەلاة وەسسەلام ئێمە ئەمڕۆ باس لەو صیفاتە دەکەین. ئەم صیفاتە ئێمە پێش ئەوەی کە دەست باس صیفاتەکە بکەین، دوو حەقیقەت هەیە پێویستە بیزانین دەربارەی ئەو مەسەلەی بەخشین. حەقیقەتی یەکەمیان ئەوەیە خۆشەویستان، ئەو ماڵەی کە تۆ هەتە، ئەو مڵک و ماڵەی کە تۆ لەبەردەستە، ئەو حەقیقەتە بزانە کە ئەو مڵک و ماڵە هی خوای پەروەردگارە. پێشی هەموو شتێک ئەم حەقیقەتە بزانە و بزانە ئەو دەستەی تۆ لەسەر ئەم ماڵە دەستی ئەمانەتە. خوای پەروەردگار ئەو ماڵەی بە ئەمانەت خستۆتە بەردەستی تۆ. ماڵەکە ماڵی خوایە، مڵکی خوایە. ئەمە یەک. و خوای پەروەردگار تۆی کردۆتە خەلیفە و جێنشین لەسەر ئەو مڵک و ماڵە بۆ ئەوەی تەماشا دەکاتن کە تۆ چی لێ دەکەی، چ دەکەی، یعنی چۆنی بەدەست دێنی ئەو مڵکەی و لە چیدا سەرفی دەکەی و لە چیدا خەرجی دەکەی. ئەمە حەقیقەتی یەکەم. حەقیقەتی دووەم پێویستە لە بەرچاومان بێتن، ئەویش ئەوەیە ئەو ماڵەی کە لە بەردەستی تۆیە نە نیعمەتە نە نیقمەتە، هیچیان نییە. ماڵەکە سەروەت و سامان لە خودی خۆیدا نیعمەت نییە و لە خودی خۆشیدا نیقمەت نییە. واتە نابریتێ لەوەی کە بەخشینێک بیت و نیعمەتێکی گەورە بیتن خوا بە تۆی دابێت، و نە نیقمەت و نە لێسەندنەوە و نە غەزەبی خوای پەروەردگارە. هیچیان نییە لەو هەردووکانە، بەڵکو ماڵ بێلایەنە لەو ئاستەیەوە، بەڵکو ئەم ماڵ ڕاوەستاوە لەسەر شێوازی، لەسەر ئەو شێوازەی کە تۆ مامەڵێک لەگەڵ دەکەی، یعنی لە چیدا خەرجی دەکەی. بەڵگەمان بۆ ئەوە ئەم ئاەتەی قورئانی پیرۆزە کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ فەئەمە الئینسان ئیذا مە ابتەلاه رەبه فأكرمه ونعمه فيقول ربي أكرمن. کاتێ خوای پەروەردگار نیعمەت لەگەڵ کەسێک دەکا، ماڵی پێدەداتن، ڕێزی لێ دەگرێت، دەڵێ ربي أكرمن، خوای گەورە ئەوە ڕێزی لە من گرتیە و بە ڕێزی کردیمە و نیعمەتی لەگەڵ کردیم. و ئەمما ئیذا مە ابتەلاه، بەڵام کە تاقی دەکاتەوە، فقدر عليه رزقه، يعني رزق روزي ليه دقريتوا لي كم دكاتن، فيقول ربي أهانا،
دەڵێ ئەها خوای گەورە بێڕێزی بەرامبەر من کردیە، بێڕێزی کردیم و خوای گەورە خراپە و خراپەکان لەگەڵ من کردیە. ئەمە قسەی مرۆڤە. بەڵام خوای پەروەردگار دەفەرمێ کەلا، نەخێر هیچیان نین لەوانە، واتە نە خودی ماڵ لە خۆیدا نیعمەتە و نە ماڵ لە خودی خۆیدا سزا و عەزابە، نەخێر ڕێ شێوازی مامەڵەی تۆ لەگەڵ ئەم سەروەت و سامانە ئەمەی لە شێوازی مامەڵەکەت یان دەبێتە نیعمەت یان دەبێتە نیقمەت و سزا و عەزاب. بۆیە خۆشەویستان، بەڕاستی خوای پەروەردگار دەفەرمێتن ئەی بەندەکانی من، نەبەخشینی من ڕێزگرتنە بۆ ئێوە، نەمەنع و لێگرتنەوەی منیش بێبەشکردنە و بێڕێزیکردنە بە ئێوە، نەخێر بەڵکو پێدانی من بۆ ئێوە ئیبتیلایە، ئیختیبارە، تاقیکردنەوەیە و هەروەها لێگرتنەوەشم دەرمانە بۆ ئێوە. واتە ئەمە ڕاوەستاوە لەسەر شێوازی مامەڵەی ئێوە. جا ئەگەر ئێوە بەخشیتان لە پێناوی خوای پەروەردگار کاتێک کە پێتانە بەخشم ماڵ و سەروەت و سامان، ئەگەر لە پێناوی خواتان بەخشی، لە تاعەتی خواتان خەرج کرد، لە کاروباری خەیری و لە کاروباری چاکەتان خەرج کرد، ئەمە بەڕاستی دەبێتە نیعمەتێکی زۆر گەورە و چ نیعمەتێک لەو نیعمەتەیە گەورەتر نییە. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر لە ڕێگاکانی شەڕدا، لە پشتیوانیکردنی خراپە و خراپەکاریدا ماڵتان خەرج کرد، لە پێناوی شەهەوات و ئارەزوەکانتان ماڵتان سەرف کرد، تەنها بۆ تێرکردنی ئارەزوە ئاژەڵینەکانی خۆتان ئەو ماڵەتان خەرج کرد و خەڵکتان لێ بێبەش دەکرد، ئەمە نیقمەتە. ئەمە ماڵێکە خوای پەروەردگار ئینسان مرۆڤ بەڕاستی پێویستە حەسادەت بەو جۆرە ماڵە نەباتن، چونکە ئەو ماڵە، ئەو جۆرە ماڵە عەزابێکە، سزایەکە خوای پەروەردگار بۆ ئەو جۆرە مرۆڤانەی ناردووە. ماڵ ئەگەر ماڵێک بۆ ئەوە نەبێتن تۆ پەرستش و عیبادەتی خوای پەروەردگاری پێ زیاد بکەی، ئەگەر بۆ ئەوە نەبێتن یارمەتی هەژاران و نەداران و ئەگەر بۆ ئەوە نەبێتن تۆ پشتیوانی قوتابیانی زانست و زانیاری پێ بکەی، ئەگەر بۆ ئەوە نەبێتن کەسانی نەدار و هەژار بێنەوا و بێلانە و بێحاڵ دەرباس بکەی، ئەو ماڵە بۆ چییە؟ کەواتە خۆشەویستان، ماڵ بەڕاستی ئەو ماڵە ماڵی خوایە و ئێمە جێنشینین لەسەر ئەو ماڵە، وەکو گوتم یعنی خوای گەورە ئێمەی کردوتە ئەمین لەسەر ئەو ماڵە. کەواتە خوای پەروەردگار دەفەرمێ آمنوا بالله ورسوله وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه فالذين آمنوا منكم وأنفقوا لهم أجر كبير. دەفەرمێ باوەڕ بەخوا و بە پێغەمبەرەکەی بینن و ببەخشن لەوەی کە ئێوەمان کردێتە خەلیفە و جێنشین لەسەر ئەو ماڵەواتە ئێوەمان کردیتە ئەمین لەسەر ئەو ماڵە. ئەوە قسەی خوای پەروەردگارە. دەفەرمێ ئەوانەی کە باوەڕ دەینن لە ئێوە و دەبەخشن، ئەوانە پاداشتی گەورەیان هەیە. بۆیە خۆشەویستان، ئەنی ئەگەر تەماشای زەکات کەین، بۆ زەکات پێی دەگوترێ سەدەقە. طبعا زەکات یەک لە ناوەکانی خۆی سەدەقەشە، بۆ چونکە بەخشینی ماڵ تەکید دەکاتەوە لەسەر صدق و ڕازگۆیی ئینسان، لەسەر ڕازگۆیی مرۆڤ. یعنی چونکە ئێستا ئەمە کۆمەڵە عیباداتێکمان هەیە کە تەکلیفی هیچی تێناچیتن، یعنی پێویستی بە پارە و ئەوانە نییە، بەڵام هەندێک عیباداتمان هەیە پێچەوانەی طبیعەتی مرۆڤە، سروشتی مرۆڤ حەز بۆ ئەکاتن کە ماڵ پەیدا بکاتن، ماڵ کۆ بکاتەوە، کەڵەکەی بکات لەسەر یەکتری. بەڵام تەکلیف وا لە مرۆڤ، تەکلیفی خوای پەروەردگار ئەوەیە کە مرۆڤ بیبەخشی. هەمە پێچەوانەی طبیعەت و سروشتی مرۆڤ حەز ناکاتن پارە بداتە خەڵکی تر و خەرجی بکاتن، ئەمە پێچەوانەی طبیعەتی مرۆڤە. بۆیە زەکات ناونراوە سەدەقە، چونکە تەکیدی ئەوە دەکاتەوە کە مرۆڤ تا چەندە ڕازگۆیە، صدقی هەیە، صدق سەدەقەکە لە صدقەوە هاتیە، لە ڕازگۆیی ئینسانی مسلمان هاتیە لەگەڵ خوای پەروەردگار. یعنی ئێمە طبعا ئەو قسەیە مەشهورەکە لەناو عەرەبدا دەڵێ كل يدعي وصلا بليلى، هەر کەسەی دەیەوێتن کە بە لەیلا بگاتن، بەڵام ئەم گەیشتنە پێویستی بە بەڵگە هەیە، پێویستی بە دەلیل هەیە. تۆ یعنی هەمومان ئیدعای ئەوە دەکەین کە دەڵێن ئیماندارین، باوەڕدارین، کەس لە خۆمان بە مسلمانتر نازانین، ئەمە هەمومان وا دەڵێن. ئەم قسەیەکی ئاسانە، زۆربەی زۆری خەڵک
دەڵێ من مسلمانم، من ئیماندارم، خۆم بە باوەڕدار دەزانم، بەڵام کاتێک کە دێتە سە کردار ئەلێرەوە ئیمانداری مسلمانان، ئیمانداری کەسی مسلمان وە دیار دەکەوێتن تا چەندە باوەڕداری، تا چەندە ڕازاوی بە صیفاتی ئیماندار. یەک لەو صیفاتانێک کە پێویستە مرۆڤی ئیماندار تێیدا بێ کاتێک کە تۆ دەڵێ ئیمانداری پێویستت بەو ئیدعایی کە دەڵێ ئیماندارم پێویستیت بە بەڵگەیەک هەیە. بەڵگەکە چییە؟ بریتە لە بەخشینی ماڵ لە پێناوی خوای پەروەردگاردا. پێویستە ڕاست بکەی، ڕاست لەو ئیدعایەتدا. بۆیە گوتمان پێی دەگوترێ سەدەقە لەبەر صدق و ڕازگۆیی، تا چەند ڕاست دەکەی. خذ من ئەموالهم سەدەقەة، بە زەکات چ دەفەرمێ خوای پەروەردگار؟ دەفەرمێ سەدەقە. خذ من ئەموالهم سەدەقەة، لە ماڵی وان لێیان وەرگرە صدقة، واتە زەکاتیان لێ وەرگرە بۆ تطهرهم وتزكيهم وصل عليهم إن صلاتك سكن لهم والله سميع عليم. بۆ ئەوەی پاک بنەوە. بەڵێ پاک یعنی مەبەست لە زەکات چییە؟ مەبەست لە زەکات ئەوەیە ئینسانی دەوڵەمەند پاک دەکاتەوە لە ڕەزیلی و لە بەخیلی، و فەقیریش پاک دەکاتەوە لە حقد و لە بغض و چینە و ڕق و قینە. بەڵێ لەمە مرۆڤی پێ پاک دەبیتەوە. تطهرهم وتزكيهم، یعنی مەبەست کە دەفەرمێتن تزكيهم، یعنی دەبینی دەرونی ئەو کەسێک کە دەوڵەمەندە گەشە دەکاتن و هەروەها عملەکانی کردارەکانی کرداری جوان دەبن، کرداری پاک دەبن، و ڕۆڵی خۆی بەڕاستی ڕۆڵێکی گرنگی دەبێتن لە ناو کۆمەلگادا، و هەروەها دەرونی فەقیر پێی پاک دەبێتەوە. ئەمە هەم دەرونی دەوڵەمەندی پێ پاک دەبێتەوە، هەم دەرونی فەقیری پێ پاک دەبێتەوە کە وا هەز دەکاتن کە خەڵک ڕێزی دەگرێتن و هەروانیە کەس هیچ ئیهتیمامی پێنەدات و گرنگی پێنەداتن. بۆیە خۆشەویستان، ئیسلام بەڕاستی ئەو نەزەریە و بۆچوونەی کە دەڵێتن فەقیری شتێکی جەبریە، واتە مرۆڤ هەرکە لەدایک بوو یان دەوڵەمەندە یان فەقیرە، فەقیری خوا داویەتی و دەبێ هەر فەقیر بێ، ئەمە شتێکی هەڵەیە. لە ئیسلامدا ئەو خوای گەورە کەسی خەڵق نەکردووە کە هەتا دەوڵەمەند بی، و کەسی خەڵق نەکردووە بەو شێوەی کە هەمیشە فەقیر و هەژار بیتن. نەخێر، بەڵکو خوای پەروەردگار ئەمە ماڵی پێدایە بۆ ئەوەی ئیمتیحانی کات، تاقی کاتەوە، بۆ ئەوەی تا چەند دەیبەخشیت و دەیداتە هەژاران، و فەرمانی بە دەوڵەمەند کردووە کە ماڵی خۆی ببەخشیتن، بە هەژاران ببەخشیتن. بەڵێ هەردووچیان تاقیکردنەوەن. خوای کە پەروەردگار دەفەرمەوە إذا قيل لهم أنفقوا مما رزقكم الله قال الذين كفروا للذين آمنوا أنطعم من لو يشاء الله أطعمه إن أنتم إلا في ضلال مبين. دیارەوان پێیان وابوو کە فەقیر هەرخوا ئاوا بە فەقیری داوە. کاتێک کە پێیان دەگوترێ ببەخشن لەوەی کە خوای گەورە پێیداون، ئەوانەی کافر و بێباوەڕ بوون دەیان گوت ئایا لەو خواردنە بدەینە ئەوانەی کە خوا پێی نەداون؟ بەڵام خوای پەروەردگار فەرمووی ئەوانە لە سەرگردانیەکی زۆر ڕوون و ئاشکرادان. بۆیە خۆشەویستان ئەم نەزەریە مەرفوزە لە دیندا، و ئەم نەزەریەکی هەڵەیە. نەخێر، هەم دەوڵەمەندی هەم خوای گەورە کەسی دروست نەکردووە هەتا دەوڵەمەند بی و هەتا فەقیر بیتن. نەخێر، هەردووچیان تاقیکردنەوەن و پێویستی کردووە لەسەر دەوڵەمەندان کە چاویان لە هەژاران بیتن و بیبەخشن. خۆشەویستان، ئینفاق و بەخشین صفاتێکی بنەڕەتیە لە صفاتی کەسی مرۆڤی مسلمان. مرۆڤی مسلمان صفاتێکی بنەڕەتی تێیدا بریتیە لە صفاتی بەخشین. بەڵێ اینجا بەخشینیش یعنی لەوە ئاگامان لێبیتن. زۆر کەس بە هەڵە دەچێت کە دەڵێن بەخشین پێت وایە کە تەنها مەسەلەی ماڵ و پارە دەگرێتەوە. نا، بەخشین مانای بەخشین زۆر فراوانە. مرۆڤی مسلمان دەبێ هەموو جۆرەکانی بەخشین تێیدا ئەم صفاتەی تێدا هەبێتن. بەخشین لە عیلمدا، عیلم ڕزقێکە خوای گەورە بە هەندێک کەسی بەخشیوە، زانست و زانیاری. پێویستە خوای گەورە کە عیلمی پێبەخشی، زانستی پێبەخشی، پیشەیەک کە تۆ دەزانی خوا پێی داوی، پێویستە لەو پیشەیە خەڵک فێرکەی. پێویستە ئەو عیلم و زانست و زانیاری کە خوا پێی داوی خەڵکی تری لێ فێرکەی. پێویستە ڕەزیل نەبی، وا نەبی وەڵا تەنها خۆت و کەسی دیکە فێر نەکەی. اینجا ماڵ ڕزقە، پێویستە بیبەخشی. هەروەها
مثلا وەکو گوتم خیبرە و ئەزمون ئەمانە هەمویان ڕزقن و مرۆڤی ئیمانداریش یەک لە تایبەتمەندیەکانی بریتێ لە بەخشین و هەمیشە هەوڵ دەداتن دەیبەخشی. من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. وای گەورە دەفەرمێتن چێ دێتن قەرز لەگەڵ خوای گەورە دەکاتن، دەبەخشێتن بۆ ئەوەی خوای گەورە بە چەندان قات پاداشتی بداتەوە. بەڵێ کەواتە خوای پەروەردیگار خۆشەویستان چاوەڕێی ئەوەیە کە تۆ قەرز لەگەڵ خوا بکەی، یعنی لە پێناوی خوادا ببەخشی، عملی صالح، کرداری چاک، بەڵێ فێرکردنی خەڵک، خزمەتکردن، بەخشینی خیبرە و ئەو پیشەیی کە دەیزانی ئەو ئەزمونەی کە هەیتە. خوای پەروەردیگار کاتێک کە تۆ ئەم شتانە دەکەی و دەیبەخشی چاوەڕێ بە خوای گەورە بە چەندین قات پاداشت بداتەوە لە بەرامبەر ئەوەدا. بەڵام دەبێت تۆ ئەو بزانی کە دنیا جێگای پاداش نییە، بەڕاستی پاداشتەکەت دەبی چاوەڕێبی لە قیامەت بە چەندین قات وەریگریەوە. بەل الله فاعبد وكن من الشاكرين. يعني لێرە لەسەر تۆ بەخشینە لەوەی دیکە خوای پەروەردیگار وەڵامت دەداتەوە، لەوێ پاداشت دەداتەوە بە چەندین قات. كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة. کەواتە لە قیامەتدا پاداشتەکانمان وەردەگرین، دەبی چاوەڕێ بین لەوێەوە پاداشتی ئەو بەخشینانە وەرگرین. خۆشەویستان، ئێمە بۆ بەهەشت دروست کراوین. بەڕاستی مرۆڤی مسلمان بۆ بەهەشت دروست کراوە و بەهەشتیش بەڕاستی نرخی خۆی هەیە، نرخەکەشی بریتە لە بەخشین. تۆ لێرە ببەخشە، مسۆگەرەکە بەتەکید بزانەکەوە خوای پەروەردیگار لە پاداشتیدا بەهەشتت پێدەدا. وأنفقوا في سبيل الله ولا تلقوا بأيديكم إلى التهلكة وأحسنوا إن الله يحب المحسنين. ببەخشن لە پێناوی خوادا، خۆتان بە هیلاک مەبن. دەزانن یەک لەو شتانەی کە مرۆڤ بە هیلاک دەباتن، لە ناوی دەباتن، دووری دەکاتەوە لە بەهەشت بریتە لە نەبەخشین. بەڵێ ئەوەی کە نەبەخشیتن بە هیلاک دەچێت، لە ناو دەچێت، دوور دەبێت لە ڕەحمی خوای پەروەردیگار. بەڵێ ڕۆژی قیامەت بە هەردوو دەستەکانی سفر و خاڵی دەبن، بەتاڵ دەبن، هیچی لە دەست نابێتن، هیچ کارێکی هیچ عملێکی نەکردووە تا خوای گەورە ڕەحمی پێ بکات و بیباتە بەهەشتی خۆی. کەواتە بەڕاستی ئەگەر بە مانەفراوانەکان تەماشای ئەو ئاەتە بکەین وەلا تلقوا بأيديكم إلى التهلكة، نەبەخشین مرۆڤ لە ناو دەبا، مرۆڤ تووشی هیلاکەت و لە ناوچوون دەکا. خوای پەروەردیگار بە ڕەحمی خۆی لەوانەمان نەجێڕیتن بەڕاستی و ڕۆژی قیامەت لەوانەمان بجێڕی کە دەیانباتە بەهەشتی پان و بەرینی خۆی. خۆشەویستان، مرۆڤ پێویستە بەڕاستی کاتێک کە دەبەخشیت کە لە کاتی ئەو پەڕیهێز و توانات دای هەوڵ دە لەو کاتەدا ببەخشە، لە کاتی توانای خۆت. پاش مردنت ئێستا وەسیەت دەکەی وەڵا فلانشت و فلانشتم پاش مردنی من بۆم کەنە خێر، ئێستا سوودی زیاترە خێر بکەی تا لە ژیانی خۆت دای درهەمێک ئێستا ببەخشە، 1 درهم ببەخشە ئێستا، دینارێک 250 ئێستا ببەخشە، زۆر باشترە لەوەی کە لە پاش ژیانی خۆت 100,000 دینارت بۆ بکرێتە خێر. بەڵێ دینارێکی ئێستا گەلێک باشتر لەوەی لە پاش، چکە زۆر کەسمان هەبوو دەیگوت فلانشتم بۆ بکەنە خێر، کاتێک کە وەفاتی کرد وارسەکانی میراتگرەکانی ئەنیان کردە خێر، بۆی ناکەنە خێر. تۆ کە بۆ خۆت دڵت نێتن بۆ خۆت خێر بکەی، میراتگرەکانت بۆت دەکەنە خێر، میراتگرەکانیشت لەو ئەو کاتە لە تۆ ڕەزیلتر دەبن و بۆت ناکەنە خێر، بێگومان بە. بۆیە گرنگە خوای گەورە دەفەرمێتن وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين. هەنجە سوودی نابیتن. اینجا خۆشەویستان، بەڕاستی ئینفاق و بەخشین بەڕاستی سەقفەکی دیاری کراوی نییە وەکو گوتم، یعنی هەموو جۆرە شتێک ئەگرێتەوە و تۆ چەندی ببەخشی خوای پەروەردیگار حدودی بۆ دانەناوە. بەڵام لە سەرفکردن بۆ ماڵ و منداڵ و ئەوانە خوای گەورە سنووری داناوە، تەبذیر و
پێویستە ئیسراف نەکەی، بەڵام لە بەخشین داوان نیە چەندی ببەخشی سنوورێکی نییە. اینجا پێویستە ئەوەی کە دەیبەخشی شتێکی پاک بێتن، شتێکی باش بێتن، نەک ئەو شتە ببەخشی وەڵا کە هیچ سوود و کەلچی نەمایە لە ماڵێ بە هیچ بە کەڵکت نایەتن. بەڕاستی خوای پەروەردیگاریش ئەم جۆرە شتانە کە کەڵکی هیچی نەبیتن خێرەکەشی بەو شێوەیە نابێتن. مرۆڤ هەوڵداتن یا ئەیها الذین آمنوا أنفقوا من طیبات ما کەسبتم، لەوەی هەرە باشە ئەلەوە ببەخشن. اینجا خۆشەویستان هەندێک جاران لەوانەیە مرۆڤ بۆ ئەوە ببەخشیتن کە خەڵک بەڕاستی پێی سەرسام بیتن، خەڵک پێی هەڵبکاتن، کەسایەتی خۆی پێوە دەربێخیتن، دەبێ ئاگامان لەوە بیتن. بەڕاستی خوای گەورە دەفەرمێ ومثل الذين ينفقون أموالهم ابتغاء مرضات الله وتثبيتا من أنفسهم كمثل جنة بربوة أصابها وابل فآتت أكلها ضعفين فإن لم يصبها وابل فطل والله بما تعملون بصير. ئەوانەی کە لە پێناوی خوادا دەبەخشن کە مەبەستیان سەرسامبوونی خەڵک و پێهەڵگۆتنی خەڵک نییە، ئەمانە بەڕاستی پاداشتی گەورەیان هەیە لە لای خوای پەروەردیگار. و مرۆڤی مسلمان گرنگی بەوە ناداتن کە خەڵک کاچی دەڵێت چی ناڵێتن دەربارەی ئەو. مەسەلەن خەڵکێک لەوانەیە بڵێتن ئەوە چەندی بەخشیە، یان بەتەمای ئەوە یەکێک بێتن سوپاسی بکاتن، یاخود کەسێک مەسەلەن ڕێز و سوپاسێکی نا، بەتەمای ئەوە نیە ئینەما نوطعمکم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا. مرۆڤی مسلمان چاوەڕێی ڕێز و سوپاس نییە لە کەس، بۆیە هەمیشە مرۆڤی مسلمان لە پێناوی خوادا دەبەخشێ و دەبی ئاگای لە نیەتی خۆی بیتن، چونکە بەڕاستی ئەوەی کە لە پێناوی خوا نەبەخشێتن لەبەر ئەوە ببەخشێتن لە پێناو سەرسامبوونی خەڵک، ئەوەی کە بۆ ئەوەی خۆی وە دیار بێخیتن لە ناو خەڵک، بۆ ئەوەی خەڵک باسی بکاتن، بەڕاستی ئەوە زۆر زۆر کارەساتە. خوای پەروەردیگار دەفەرمێ الذين ينفقون أموالهم رئاء الناس، تەنها لەبەر ئەوەی کە خەڵک باسی بکە، لەبەر ڕیایی بێتن، ولا يؤمنون بالله ولا باليوم الآخر، باوەڕیان بەخوا و بە ڕۆژی قیامەت نییە. ومن يكن الشيطان له قرينا فساء قرينا، ئەوەی کە شەیطان هاوڵی بێتن، هاوڵی شەیطان بێت و لە پێناو شەیطاندا لە پێناوی خۆیدا بە دیارکەوتنی خۆیدا و خەڵک باسی بکاتن دەبەخشیتن، ئەو بەڕاستی زۆر جیاوازە لەگەڵ کەسێک کە لە پێناوی خوا دەبەخشێتن کە ڕۆژی قیامەت خوای پەروەردیگار بۆی چەند قات دەکاتەوە. بۆیە دەبێ مرۆڤی مسلمان زۆر وەکو گوتم دووبارەی دەکەمەوە ئاگای لە نیەتی خۆی بیتن و خۆی لەوە بپارێزیتن. اینجا لە کۆتاییدا لە هەمووی گرنگتر مرۆڤی مسلمان پێویستە پێش هەموو کەسێک چاکە و بەخشینەکانی لەگەڵ دۆست و خزم و کەسوکارەکانی خۆی بن، چونکە وەکو قاعدەیەکی فقهیمان هەیە دەفەرمێتن الأقربون أولى بالمعروف، ئەمە قاعدەیەکی فقهیە، بنەمایەکی فقهیە. نێزیکەکانت پێویستن زیاتر بڵین پێویستنن بەوەی کە چاکەیان لەگەڵ بکەی، بیان پێبەخشینەکانت زیاتر لەگەڵ ئەوان بێتن. خوای گەورەش دەفەرمێ يسألونك ماذا ينفقون قل ما أنفقتم من خير فللوالدين والأقربين واليتامى، يعني سەرەتا بۆ داک و باب، ئینجا نزیکەکانت، ئینجا یەتیم، مسکین، هەژارەکان، بەمان شێوە وەکو قورآنی پیرۆز کە باسی دەکاتن. هیوادارم کەوا بتوانین ئەو صفاتە بەو صفاتە خۆمان بڕازێنینەوە و هەوڵ دەین صفاتی بەخشین صفاتێکی زەق بێتن و صفاتێک بیتن کە بەڕاستی لە پێناوی خوادا، لە پێناوی ڕەزامەندی خوادا ماڵ و سەروەت و سامانمان ببەخشین. خۆشەویستان ئەلێرەدا بەم شێوازە گەیشتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆژ، تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی تر لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتتان شادەبمەوە. لێرە لای ئێوەمان خۆش، خواتان لەگەڵ، وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.